چارەسەر بکرێت. چارەسەرەکەش بەوە بێ کە پێکەوە سەرکردەکان بە یەک بگەن، چۆن شێوازەکەی چۆنە ئەوە بێ قسەی لێ بکرێت. بەڵام بەگشتی ئەمانە برای هاوخەباتی یەک بوون، هاوسەنگەر بوون، دوشمنی یەک نین. ڕەنگە ئیختلافیان بێ، جیاوازی ڕاو بۆچوونیان بێ، یەکێک بکەینە شەیتان و یەکێک بکەینە فریشتا دروست نییە. نە شەیتانن نە فریشتن، ئینسانن. ئینسانن هەڵاکەن، ئەپێکن ناپێکن، جاری وا هەیە تەواویان نەتەواو. ئەوانە مشکلە نییە. ئێمە نەمانەوێ وا بکەین لە خۆمان کە نەزانین بنبەست لە ئیشەکان دروستکەین. بێ واقعی بین، کان هەموو بەڕێزن، بەڵام هیچیان فریشتە نین و هیچیشیان شەیتان نین. وە قسەیەکی ئیمانیشەوە هەردووکیان پێکەوەیە. هەنگاوی بۆ ئەنین چونکە لە ڕووی زەمانیە و کاتێتی، لە ڕووی واقعی سیاسیەوە پێویستە لە ڕووی ناوماڵی ئیسلامیەکانەوە ئەترسین کە بەعزێ ئەفکاری توندڕە و دزە بکە بۆ پاراستنی ناوخۆی حاڵەتە ئیسلامیەکە. یەکبوونی یا ڕێخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکان پێویستیەکی استراتیژی گرنگە. بەڵێ کۆ ئەبنەوە کۆش بوونەتەوە. بەڵێ فەرموو. ئەخیر سوال. چاوا دەپاپشتیە پرۆژێ ئیکەندی و گۆڕانکەن لە باشدار بنیانجی دەپایەکەوەی شکایە دەبێت. یەکێتی و گۆڕان ڕێکەوتنێکیان کردووە، دەست خۆشیمان لێ کردووە، شتێکی باشیان کردووە بۆ ناوماڵی خۆیان و ڕێخستنەوەی کاروباری خۆیان. ئەوان خۆشیانی ئەلانیەکەن، ئێمەش بۆ ئازانین بۆ گەلە کۆمە نییە دژ بە کەسێک و دروستیش نییە بۆ ئەوە بێت. پێویستە بۆ ڕێخستنەوەی ناوماڵ بێت، بۆ باشترکردنی گرفتی خەڵک بێ. ئێستا خەڵکی ئێمە بژێوی کەوتۆتە خەتەر، قوتی لە خەتەرایە، مەشاکلی زۆر و زەبەنە هەیە، دوشمن دەورەی داوین، شەڕی داعش هەیە، مەشاکل زۆرە. وەختی ئەومان نییە جەبهە بگرین لە یەکتری، وەختی ئەومانە کە نزیکبوونەوەکان هەمووی بە ئاراستی ڕێزانەوەی بینیتان بەشێک بوو لە